بسم الله الرحمن الرحیم. من دکتۆر عومەر حەمەغا بەورامیم، پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری هەر سووچگەر. پێشەکی بە خێرهاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز دەکەین. ئومێدەوارم ئەم مانگە بە خێر و خۆشی بۆ هەموو مسلمانان بە تایبەتی مسلمانانی کوردستان بگەڕێتەوە و پیرۆزبایی لە جەنابیشتانەکەین. یەکێک لەو کێشەباوانەی کە تووشی ڕۆژوان دەبێت بریتە لە قەبزی. طبیعی بەشێکی زۆر لە ڕۆژوانان لەوە چێ بە دەست کێشەی قەبزیەوە بناڵێنن. لە ماوەی مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەکرێت چەند هۆکارێکی هەبێ. هەنێک لەو هۆکارانی کە بەشدارن لە دروستبوونی قەبزی بریتین لە مانەی خوارەوە. یەکەمیان بریتە لە نەخواردنەوەی ڕێژەیەکی پێویست لە ئاو. طبیعی بەهۆی بە ڕۆژبوونەوە کەسی ڕۆژوان ناتوانێت بە ڕۆژدا ئاو خواردنەوە بڕی پێویست لە ئاو بخواتەوە، لەبەرەوە ئەمە بە هۆکارێک دادنرێت بەهۆی بۆ دروستبوونی قەبزی، چونکە ئاو خواردنەوە بە بڕێکی باش یارمەتی دەرە لە چالاکردنی جوڵەی ڕێخۆڵە و دەرهاویشتنی پیسایی لە ڕێی کۆمەوە. ئەوانەی کە ئاو کەم دەخۆنەوە دەکرێت تووشی قەبزی ببن. بۆ ئەمەش چارەسەر وا پێویستە کە ڕۆژوان لە بینی ڕۆژووکردنەوە و پاشەودا بڕێکی باش ئاو بخواتەوە کە کەمتر نەبێت لە 8 پەرداغ، یعنی 2 لیتر کەمتر نەبێت، و ئەو بڕەش بە شێوەیەکی دابەشکراو لە ماوەی بینی نێوان ڕۆژووکردنەوە و پاشەودا بخواتەوە، باشترە بۆی زۆرترین ئیسفادەی لێ بکات. یەکیکە لە هۆکارەکانی قەبزی لە مانگی ڕەمەزاندا کەم خواردنی ئەو خواردنانەیە کە ڕیشاڵی زۆری تێدایە، وەکو کەم خواردنی سەوزەوات و زەڵاتە، مەسەلەن کەم خواردنی میوەکان. ئەمە بۆچی ڕۆژوان کەم پەنادەبات بۆ خواردنی ئەمانە؟ لەبەرەوەی ڕۆژوان حەزی لە وەرگرتنی تاقەیەکی زۆرە، زۆربەی ژەمەکانی حەز دەکات کە ژەمی قورس بێت لە خواردنەوە کاربۆهایدرێتیەکان یا خود خواردنە شەوریەکان. ڕاستەم خواردنانەش زەرورن و پێویستن، بەڵام دەبێت ئاگامان لەوە بێت کە خواردنی بڕێکی زۆر بە تەنها لەم خواردنانە لە کاربۆهایدرێت و مەسەلەن برنج و گۆشت و ئەمانە دەبێتە هۆی قەبزی. بۆیە پێویستەکە بڕێکی زۆر لە خواردنی سەوزەوات و زەڵاتەی لەگەڵا بخورێت کە بڕێکی باش لە ڕیشاڵی تێدایە. بۆچی ڕیشاڵ خواردنی باشە؟ لەبەرەوەی ڕیشاڵی خۆراکی بەشدار دەبێت لە چالاکردنی کردداری هەرس و چالاکردنی جوڵەی ڕێخۆڵە و پاشان ئاسانکاری بۆ دەرهاویشتنی پاشەڕۆکان و نەهێشتنی قەبزی. یەکێکیکە لە هۆکارەکان کە بریتە لە هۆکاری کەمبوونەوەی چالاکی لاشەیی یا جەستەیی و نەکردنی ڕاضە و کەمکردنەوەی جوڵە لە مانگی ڕەمەزداندا. بە حکمی ئەوەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ڕۆژوان بڕێکی کەم تاقە وەردەگرێت بەهۆی بە ڕۆژووبوونەکەوە، یا بڕێکی کەم ئاو وەردەگرێت بەهۆی بە ڕۆژووبوونەکەوە، ناتوانێت چالاکی پێویست ئەنجام بدات کە زیاتر پەنا دەباتە بەر دانیشتن و خەوتن. ئەمەش هۆکارێکە بۆ دروستبوونی قەبزی. ئەم هۆکارە بە هۆکارێکی سەرەکی دادەنێت، چونکە کەمبوونەوەی جوڵە و چالاکی جەستەیی دەبێتە هۆی کەمبوونەوەی جوڵە و چالاکی ڕێخۆڵە و پاشان تەمەڵبوونی ڕێخۆڵە و دواکەوتن لە دەرهاویشتنی پاشەڕۆی پیسایی. ئەمەش بە هۆکارێکی سەرەکی دادەنێت بۆ هۆی توشبوون بە قەبزیەوە. باشتر وایە کەسی ڕۆژوان زیاتر پەنا نەباتە بەر ئیسراحەت و خەوتن و دانیشتن، هەندێک جوڵەی ڕۆژانەی هەر بمێنێت و ئەگەر بشکرێت و توانای جەسەدی هەبێت وەرزش بکات، بە تایبەتی پێش بەربانگ یاخود دوای بەربانگ، یاخود ئەگەر هەر نەیتوانی کەسی ڕۆژوان ئەو توانایی نەبوو کە وەرزشێکی تەواو بکات، بە جوڵەیەکی عادی لە ڕۆشتنی بە پێ بکات کە کەمتر نەبێت لە 30 خولەک، ئەکرێ پێش بەربانگ بێت یاخود دوای بەربانگ بێت. ئەمە هۆکار دەبێت بۆ چالاکردنی ڕێخۆڵە و ئاسانکاری بۆ فرێدانی پاشەڕۆ. ئەمانە بەگشتی بەشێکی زۆر بوون لەو هۆکارانەی کە دەبنە هۆی قەبزی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. دەکرێت هۆکاری کەش هەبن کە ببنە هۆی قەبزی کە نەخۆشی بن. یەکێک لەو نەخۆشیانە مەسەلەن ئەوانەی کە دووچاری کەمی دەردانی غودەی دەرەقی بوون، یاخود ئەوانەی کە شەکریان هەیە بۆ ماوەیەکی زۆر، ئەمانەش دەکرێت هۆکار بن، یاخود هۆکاری کە هەن لە نەخۆشیەکانی ڕێکە و کۆڵۆن کە بریتین لە گرێکانی ڕێکە و کۆڵۆن. بەڵام ئەم نەخۆشانە عادەتەن
ئەبێ پێشوەختە پشکنینیان بۆ کرابێت و ئاگاداری ئەو هۆکارە بن. یەکێک لەو پرسیارانەی لەوە چێ ئاراستەمان بکرێت ئەوەیە ئایا کەسێک کە قەبزبێ ئەتوانێت بە ڕۆژوو بێت؟ طبیعی وەڵامی ئەم پرسیارە دەکرێت بە جۆرێک وەڵام بدرێتەوە کە بریتە لەوەی ئایا نەخۆشەکە یا کەسی ڕۆژووان بەس لە کاتی ڕەمەزانە قەبزی هەیە یاخود پێش ڕەمەزانیش قەبزی هەبووە. ئەگەر پێش ڕەمەزانیش قەبزی هەبووە ئەبێ هۆکارێک بدۆزرێتەوە، ئەو هۆکارێک کە بووە بەهۆی قەبزی دەستنیشان بکرێت بۆی چارەسەر بکرێت. بەڵام ئەگەر بەس لە کاتی ڕەمەزان دووچاری قەبزووی بوو بێ بەهۆی کەم خواردنی یاخود بەهۆی ئەو هۆکارانی کە باسمان کرد، ئەوە کەسی ڕۆژوان ئەتوانێت بەردەوام بێ لەسەر ڕۆژووەکەی بە شەرتێ پابەندی ئەو ڕێنمانە بێ کە وتمان لە کاتی هۆکارەکانە. بۆ ئەوانەشی مەسەلەن کە لەگەڵ قەبزیەکە ئەگەر بە قەبزیەکەی درێژخایان بێت یاخود ئەگەر قەبزیەکەی چەند نیشانەیەکی کەی لەگەڵدا بێت وەکو ئازاری ناوسک یاخود بوونی خوێن لەگەڵ پیسایدا، ئەوە پێویستە دەست بەجێ ڕاوێژ لەگەڵ پزیشکا بکرێت بۆ دەستنیشانکردنی هەر هۆکارێک کە لە پشت ئەم قەبزیەوە بێت. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.